بەڵە بەڕێزان لەسەر پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی عراقی کە زیاتر لە 8 مانگە حکوومەت ئەنی هەڵبژاردن کراوە تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئوسامە جەمیل پەرلەمانتاری پێشووتری عراق دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئوسامە سڵاوت لێبێت، حکوومەتی عراقی کەی پێک دێت سەدرەوە کشایەوە گوتی ئەگەر من سەبەبم ئەوە دێمە دەرێ و ئێوە حکوومەت پێک بهێنن. چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت بەتەنیا حکوومەتی نوێی عراقی پێک بێنێت؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت لە دوای گرنتیەک بگەڕێ کە لە موقتەدا سەدر و هێزەکەی وەرگری ئەگەر ئەوان حکوومەتیان تەشکیل کرد کێشەیان لە بۆ دروست نەکە. ترسی گەورە بە دەرەجەیەک ئەوەیە ئایا موقتەدا سەدر کە ئێستا خۆی و زیاتر لە 73 پەرلەمانتار کشانەوە و ئیستیقالەیدا پەرلەمانتارەکان هەمویان و چوونە ماڵەوە خۆشی وازی هێنا و ڕۆیشتە ماڵەوە و زەربەیەکی گەورەی لەو کوتلەیدا کە بەیەکەوە دروستیان کردبوو لەگەڵ پارتی و سونەکان. ئێستا ئایا هەر ئاوا دادەنیشی ئەوەی سەیری ڕابردووی موقتەدا سەدر بکە لەوەتی هاتوۆتە ناو کاری سیاسەت لە 2003ەوە و بە ئاشکرا و بڕوونی لە بۆی دەردەکەوی کەوا و پیاوە بە ئاسانی دانانیشی ئەگەر هاتوو چوارچێوەی هەماهەنگی حکوومەتیان تەشکیل کرد بە تاکید ڕەنگە کێشەیان لە بۆ دروست بکە. لەبەر ئەوە چوارچێوەی هەماهەنگی لە سیغەیەک دەگەڕێن، لە شێوازێک دەگەڕێن کەوا ئەو پیاوە ڕازی بکەن بەبێ دەنجی دابنیشی. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، چوارچێوەی هەماهەنگی خۆیان لە ناو خۆیان کێشیان هەیە لەسەر ئەوەی چێ سەرۆک وەزیران بی. دەوڵەتی قانون و کورتلەکەی مالیکی و ئەوانە ئێستا ئەوە فڕێ دەدەنە شەقام کەوا نووری مالیکی ئامادەیە بگەڕێتەوە بێ بە سەرۆک وەزیران و دەتوانێت جارێشتر ئەو پۆستە وەرگێتەوە. بەڵام ئەویش گرفتی زۆرە. یەکەم کێشەیەکی لە مێژینە لە نێوان موقتەدا سەدر و خودی نووری مالیکی هەیە. کێشەکە بۆ بە شەخصی، ینی ئاسان نییە موقتەدا سەدر ڕازی بین نووری مالیکی بێ بە سەرۆکی وەزیران. دووەم لە ناو چوارچێوەی هەماهەنگی کوتلەیدی هەیە کە ڕازی نییە. سێمیش کاتی خۆی بە بڕیاری مەرجە باڵاکانی شیعەم نووری مالیکی دوور خرایەوە لەوەی لە ساڵی 2014 دیسان بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. لەبەرەوە مالیکیانی سێ کێشەی لە پێشەوە ئاسان نییە. دوای جەژن من وای دەبینم، ینی بەڵێ دوای جەژن چۆن دەبینیت؟ بۆ چوونەکە چۆنە؟ دوای جەژن من وای دەبینم جوڵەکان گەرمتر و خەستر ببیتەوە بۆ ئەوەی کەوا فعلەن حکوومەت تەشکیل بکرێ، چ کورد وەکو کورد خۆی یەکلایی بکاتەوە بە تایبەتی لە بۆ پۆستی سەر و کۆمار. یعنی دەبی لێرەوە تا دوای جەژن یەکێتی و پارتی ئەو دوو هێزە خۆیان یەکلایی بکەنەوە. ئایا بە دوو کەس دەچنە ناو پەرلەمان بۆ هەڵبژاردنی سەر و کۆمار دێمە سەر ئەو پرسەی کە باست کرد، ینی ئێستا وەکۆی کە باست کرد خەریکی ئەوەی کە چەند بوونە چەندین کوتلە لە ناوخۆیان هەماهەنگی و قسە لەوە دەکرێت کە بوونەتە چەمبەرێک و قسە لەوە دەکرێت ینی خەریکە پشکێنە جارێکیکە دەور دەبینێتەوە لە پێکهێنانی حکوومەت ئەم جارە. ینی ئەگەر وەکو تێبینیەک بێنیتە بەرچاو یاریدەدەرێکی سەدر دەڵێ ئەگەر جارێکی دیکە حکوومەت بکەوێتە حاڵەتی پشکێنەوە ئەوە دەکەوینەوە سەر شەقامەکان و ڕێگری لەوە دەکەین. پێت وایە لە ئەنگرانی سەدر دەڕژێنەوە سەر شەقامەکان جارێکی دیکە؟ ئەوە دەمێنێتەوە سەر خودی موقتەدا سەدر. ئایا پێیان دەڵێ بڕژێنە سەر شەقام یان نا؟ ئەگەر ئەو بڵێ بڕژێنە سەر شەقام، بەڵام موقتەدا سەدر تەجروبەشی تاڵی لەگەر نووری مالیکی هەیە کاتی خۆی لە 2005 و 6 و ئەوانە کە ڕژانە سەر شەقام جەیشی مادی دەستی چەکرد مالیکی زۆر بەتوندی لێدان. یعنی تەنانەت موقتەدا سەدر وای لێ هات بە تاقیتەنیا لە ناو کوفە دەسوڕاوە تەفروت و نایکردن بە سەدانی لێکوشتن بە هەزارانی خستە سزنەوە. یعنی موقتەدا سەدر ئەو ترسەشی هەیە. دووەم ئێستا خودی موقتەدا سەدر خۆی یعنی لە ژێر پرسیاردایە بەرامبەر بە دەنگدەران و لایەنگدرانی و هاوپەیمانانی. یعنی ئەگەر ئەتوو بەتەمای ئەو کشانەوە بوویت لۆ بەشداری هەڵبژاردنت کرد، لۆ ئەو خەڵکە هەمووی هات دەنجیدا ئەو هەموو لایەنگرێت و ڕژا سەر شەقام. یعنی ئەوانە لە سەرەتای هەڵبژاردنەکانیش بڕیارەشیدا کە من دەکشێنەوە بەشداری هەڵبژاردن ناکەم.
یعنی بەشێک لە چاودێران ڕایەکیان کاک ئوسامە دوای بەشداری کرد زوو ڕای خۆی دەگۆڕێت دەمێ ئەوە لە تۆ بپرسم لە سەرەتای هەڵبژارنەکاندا گوتی بەشداری ناکەم دوایە کردی ئێستاش لە حکوومەت کشاوەتەوە بەشێک لە چاودێران دەڵێ پێم وایە ڕەنگە بگەڕێتەوە بۆچوونی تۆ لەسەر ئەمە چییە یعنی پێت وایە حکوومەت نەکشاوەتەوە لە پەرلەمان حکوومەت نەکشاوەتەوە لە پەرلەمان کشاوەتەوە پەرلەمان بەڵێ پێت وایە وەڵاهی ئەو پیاوە خۆی پیاوەکی ڕاڕایە یعنی ڕاڕایە ڕەنگە سبەینێ بڕیارێک بدا بەنەوە ئەکبرێ دێمەوە بەس ئێستا چۆن دێتەوە ئاخروا وەجبەی نوێ سوێندی یاساییان خواردەبوون بە ئەندام پەرلەمان یعنی گەڕانەوەیان ئاسان نییە مەگەر بڕیاری محکەمەی ئیتیحادی بە بڕیاری کشانەوەیان هەڵوەشێنێتەوە بڵێ ئەوە نایاسایی نەبووە یعنی سیغەک دروست بکرێ بە ئیتیفاق لە نێوان خودی مقتەدا سەدر و کوتلەکەی لەگەر چوارچێوەی مانجی و لەگەر محکەمەی ئیتیحادی ئەگەنا گەڕانەوەیان ئاسان نییە ینی تازە بڕیار درا و ئیستیقالەیاندا و پەرلەمان موافقەی لەسەر کرد و 6 وابزاماندان پەرلەمانی دی هاتن سوێندی یاساییان خوارد ینی شتەکە ئەوەندە ئالۆز بووە من وا تێدەگەم ینی تەحلیلی من وایە ئەگەر حکوومەتیش دروست بی لە عێراق ئەو حکوومەتە تەمەنی لە ساڵێک زیاتر نابێ من وای دەبینم ساڵێشتر مانجی دەمانجی یازدا دیسان هەڵبژاردنێکی دیکە بکرێ بەڕاستی چونکە یعنی کێشە زۆرە بۆ نمونە هەر خودی شیعەکان خۆیان پێگنیان مقتەدا سەدر چۆتە بەرەیەک شیعەکانی دی هەمیان چوونە بەرەیەکی دی ئێران لەو ناوە ئایا ڕۆڵی چێ لە مەزعە تەبەن ئێران یاریکەرێکی سەرچە و ڕەنگە لە ئەمریکاش بەقوتر بێت لە عێراق ینی ئەگەر ئێران بیەوێ هێزی خۆی نفوزی خۆی بەکار بێنێ لەسەر شیعەکان کەم تا ئێستا بەکاری نەهێناوە بە 1 سعات دەتوانێت هەمویان لەسەر یەک مێزدا بنیشێنێ و ڕازیان بکە و قەنەعەتیان پێ بکە کەوە حکوومەت دروستکەن بەڵام ئێران لەبەر چ ئەوە ناکە لەبەر ئەوەی ئەو وەزعی ئێستا لە عێراق دروست بۆ ئێران بەهی ئەمریکای دەبینی ئەمریکا ئەو وەزعی لە عێراق دروست کردێ و تێدەگا هەر حکوومەتێک دروست دەبێ ئەمریکا موافقە لێ لەبەرەوە دەیەوێ ئەمریکا ئیحراجکە و بە دنیا بڵێ و بە ئەمریکاش بڵێ کە تۆ ئیرادەیت و لەسەر عێراق ناخوا و تۆ عێراقێکی فاشیلت دروست کردووە و ناتوانی عێراق بکە عێراقی بۆچوونی ئێرانە بۆچوونی بەڕێستان دەتەوێت کەس بەجێر ناکە ئەمنیش هەروای دەبینم دانیەمیش هەروا دەبینم ئێران فعلەن لەبەر ئەوەیە بێدەنگە بەڵام لە هەر لەحزەیەک کە ئێران بزانی بەرژەوەندەکانی دەکەوێتە مەترسی یا ئەمریکا بزانی بەرژەوەندەکانی دەکەوێتە مەترسی بە تاکەیت هەردووچان بەیەکەوە دێنە سەخەت و بەیەکەوە بڕیارێک دەدەن بە هەماهەنگی لە نێوان هەردوو لایەن یعنی زەلمای خەلیزار لە یادداشتەکانی خۆی دەڵێ ئێمە لەسەر هەموو شتی دنیا ناکۆک بووبین لەگەڵ ئێران لەسەر عێراق ناکۆک نەبووین هەمیشە بەیەکەوە دانیشتوین و بڕیاری بە تەوافقی مانداوە کەوا بەرژەوەندی هەردوو لای تێدا بێ لەبەر ئەوان تا ئێستا بەرژەوەندیان لە مەترسیدا نیە ئیشیان دەڕوا ئەمریکایشی دەڕوا لە عێراق ئێرانیشی دەڕوا سنوور لە بۆی کراوەیە هەموو شتێک لە بۆ ئێران مەفتوح هەموو شتێک لە بۆ ئەمریکا مەفتوحە بەڵام هەر کاتێک بەرژەوەندیان بکەوێتە مەترسی بە تاکید ئەوە وەزعی عێراق بەو ئاراستە دەبنکەوە بەرژەوەندەکانی خۆیان پارێزن باشە لە نێو قسەکانتدا باسی کوردت کرد گوتت دوای جەژن پێویستە کورد بکەوێتە خۆ هەوڵێک بدات هەوڵەکە چییە چی بکە کورد باشە لەم حکوومەتی ئەمجارەی عێراق وڵا ئێمە ینی دەزانی چۆنە کە دەڵێن کورد با ینی خەستر بڵێن یەکێتی و پارتی بە کێشەکە لە نێوان یەکێتی و پارتیە بە پلەیەک لەسەر پۆستی سەر و کۆمار ئەو دووە ئەگەر ڕێک بکەون لەسەر کەسێک طبعا باشترە لەوەی کەوا ڕێک نەکەون و دوو کەس بچیتە ناو پەرلەمان هەرچەندە من چوونی دوو کەسیش بە ئاسایی دەبینم یعنی بەشەکە لە پرۆسەی دیموکراسی سقەی دێ با کورد من ئەسڵن حەزەکەم یەکگرتوش مڕەشەحەبی کۆمەڵیش با هەموو هەیان بی یعنی هیچ لە کێشەکەی ناگۆڕمیم ئەوەی لە کۆتاییدا کوردێک دەرەچی ئەو ململانەیە بەلا بندرێ کە لە نێوان یەکێتی پارتی لەسەر ئەو پۆستەیە پارتی پێدا دەگری بەرهەم ساڵح نەبی یەکێتیش پێدا دەگری بەرهەم ساڵح بی دکتۆر بەرهەم ساڵح بی یعنی حەقوایە ئەوەی وەلا بنێن هەردووچیان ڕێک بکەون لەسەر ئەوەی کەوا یەکێکدا بنێن تا دوای جەژن چکۆ با یەکشتت پێ بڵێم ئەگەر شیعەکان ڕێک بکەون و تەواو بگەنە ئەنجام لە بۆ تەشکیلدانی حکوومەت ئەمن وا تێدەگەم لە 72 سعات زیاتر لەسەر کورد ڕناوەسن لە بۆ دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەر و کۆمار ئەگەر نەگەیشتنە نەتیجە لەمای ئەو 72 سعاتە دەڵێن کاکە چێتان هەیە وەرن بینن بابێ بەرهەم ساڵح و ڕێبەر ئەحمەد بێ ئمە خۆمان دەزانین دەنگ دەدەین بەچێ و یەکێک هەڵدەبژێنن لە بۆ سەر و کۆمار و وەشکەیفی خۆتانە وەکو بینیمان لە سەردەمی عەباسی شیعە ئەگەر شیعە ڕێک بکەون لەسەر پۆستی هەمویان لەسەرەوەی کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەوان کۆتایی بە ئیشی خۆیان بێنن ئەو کاتە بە کورد دەڵێن کوانی هونەرتان بۆ سەر و کۆمار
ئێمە دانیشتنی پەرلەمان دەکەین با نوێنەرتان بێ تەبەن کە چوون ئەگەر پارتی ڕێبەر ئەحمەدی برد و یەکێکی بەرهەم ساڵح بێت ئەو کاتە شیعەکان خۆیان ئێتیفاق دەکەن لەو دۆ دەنگ بدەن بێکە وەکو سەردەمی دکتۆر فواد حوسێن و بەرهەم ساڵحی دکتۆر بەرهەمی کەوا لە کۆتایی بەرهەم ساڵح کاک ئوسامە دوا پرسیار لێ دەکەم پێت وایە حکوومەتی نوێ عراقی بەبێ پارتی پێک بهێنرێت نەخێر ناپێک ناهێنرێت هەر خۆی پارتی ناوێت بێ بە معارەزە یعنی ئەگەر ئەوانیش برێن ببە بە معارەزە نە پارتی نەیەکێتی نابن بە معارەزە و هەردووشان بەشداری حکوومەت دەکەن و من دڵنیام لە کۆتاییدا پارتی بەشداری دەکەن بڵێ بەڕێز ئوسامە جەمیل پەرلەمانتاری پێشووتری عراق لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاک ئوسامە زۆر سوپاس